نجتمع في هذه اللحظات التاريخية في تونس. مانگێک بەسەر بڕیاری باری ناسایی تونس لەلایەن سەرۆکی وڵات قەیس سەعیدەوە تێپەڕی کە بە کاتی و چارەنووسسازی ناوی دەبرد بەوەی بە زووترین کات حکوومەتی نوێ پێک دەهێنێ و گرفتەکانی وڵات چارەسەر دەکات. قۆناغەکەش هاوڕێ بوو لەگەڵ زنجیرە وتارە پۆپۆلیستی و پەخشان ئامێزەکان و تۆمەتبارکردنە نادیارەکان کە دوایەمینیان تۆمەتبارکردنی هێزێکی ئیسلامی بوو بە هەوڵی تیرۆرکردنی. گەرچی کۆمەڵی نێودەوڵەتی وڵاتانی خۆرئاوا بە ئاشکرا داوای گەڕانەوەی سەرۆکی تونس دەکەن بۆ ئاڕاستەی دیموکراسی وڵات، بەڵام هەروەکو لە کودەتاکانی تر بەسەر ڕەوتی دیموکراسی بەهاری عەرەبیدا دەرکەوت ئەوەی لە میدیادا ڕادەگەێن ڕاست پێچەوانەیە لەگەڵ ئەو هەڵوێستە نهێنیەی کە دەیگرنە بەر لە گەڕانەوەی ڕەوتی دیکتاتۆری بۆ سەر کورسی دەسەڵات. نوێکردنەوەی باری نائاسایی بۆ کاتێکی نادیار و پەکخستنی دامەزراوەی پەرلەمان و هەڵگرتنی پارێزبەندی ئەندامەکانی و کۆنتڕۆڵکردنی دەستگای دادوەری وڵات و هەموو دەسەڵاتەکان لە دەستی خۆیدا نیشانەی بەردەوامی کودەتای سەرۆکی وڵاتە. لە ماوەی مانگی ڕابردووشدا بە ناوی چاکسازیەوە دەیان پۆستی حکوومەتی بەلایەنگرانی پڕ کردوێتەوە، بەردەوام باسی یاسا دەکات، بەڵام هەموو یاساناسانی وڵاتەکە بڕیارەکانی بە پێچەوانی دەستور لە قەڵەم دەدەن، چونکە لە کاتێکدا هەموو دەستگا دیموکراسی و دەستوریەکان پەک خراون و بۆ خۆی وەک دەسەڵاتداری تاگڕە و بڕیار دەدا و کەس چاودێری بڕیارەکانی ناکات، ئیتر بڕیارەکانی لەکوێ یاسادا لەنگەریان گرتووە. بلۆمبێرگ ئاماژە بۆ ڕاستیە دەدات کە ئەوەی زیاتر لە دیاردەی کودەتای لە وڵاتەدا زەق کردوێتەوە ئەوەیە قەیس سەعید دەیەوێت بە یارمەتی سعودی و ئیمارات قەیرانە ئابوورەکەی وڵاتەکەی چارەسەر بکا و بەم نزیکانە داوای یارمەتیان لێ بکات. تەنیا مەرجی ئەو دوو وڵاتەش لە ناوبردنی خواستەکانی بەهاری عەرەبیە کە بە خۆسووتانەکەی بۆ عەزیزی کڵپەی لە ناو گەلانی ناوچەکەدا هەڵسان. قەیس سەعید دەزانێت لە جیانی خۆرئاوا و لە لای دیکتاتۆرانی خۆرەڵاتی ناوەڕاست بە تایبەتی خاوەن گەنجینەکانی پترۆدۆلار چکاڵایە کڕیاری زیاترە و بە خستنە ڕووی چاوپۆشی لە هەڵەکانی دەکەن. دوجار تەوژمی ئیسلامی کردوتە ئامانج، بۆیە بەر لە نوێکردنەوەی باری نائاسایی بە نادیاری هێزێکی ئیسلامی تۆمەتبار کرد بەوەی دەیەوێت تیرۆری بکات کە چاودێران ئەوە بە سەرەتایەک ناو دەبن بۆ ئەوەی هەمان سینەرۆی میسر بۆ لێدانی تەوژمی ئیسلامی دووبارە بکرێتەوە، بەڵام بە شێوەیەکی جیاوازتر کە لەگەڵ دۆخی تونس بگونجێت. بەو پێی بزوتنەوەی نەهزە گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک دەهێنێت ئیسلامیە و نەیاری بڕیارەکانی سەرۆکە داوای لە داواکاری گشتی وڵات کرد لێکۆڵینەوەی خێرا بکات لەو بابەتەدا کە پەیوەندی بە ژیانی سەرۆکی وڵاتەوە هەیە و ڕاستیەکان بۆ هەمووان ئاشکرا بکات. بلۆمبێرگ لەبارەی داهاتووی تونسی قەیس سەعیدەوە دەڵێت کۆنتڕۆڵکردنی دەسەڵات لەلایەن سەرۆکەوە دیموکراسی بەرەو کەناری هەڵدێر دەبات و سیناریۆیەکی وەکو لوبنان چاوەڕی ئەو وڵاتە دەکات لە کاتێکدا گوتاری پۆپۆلیستیانە لە دوای شکستی ترامپ پاشەکشەی گەورەی بەخۆیەوە دیوە. ئەستەمە وتارە پەخشان ئامێزەکانی قەیس سەعید بۆ خەڵکی وڵاتەکەی بێتە نان و بژێویان چاکتر بکات.